بەڵێ ڕستەبارەت بە دۆخی شەڕی ئیسرائیل و حەماس و لێکەوتەکانی و شەڕە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز زیاد حەمۆری شرۆفەکاری سیاسی لە قودس لە ڕێگەی سکایپ لەگەڵماندایە. بەڕێز زیاد حەمۆری سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بۆ چتان چیە سەبارەت بەو هەوڵەی قەتەر کە داوێتی بۆ نێوەنگیری لە نێوان ئیسرائیل و حەماس بۆ ئەوەی کە حەماس ژمارەیەک دیل ئازاد بکات و لە بەرامبەردا ئیسرائیلیش 3 ڕۆژ ئاگربەست ڕابگەێنێ، پێتان وایە ئەمە سەر بگرێت ئەم نێوەنگیریە؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر گەیشتنێک بە ئاگربەست و ڕاگررتنی شەڕ هەنگاوێکی ڕاست و دروستە. بە دڵنیاییەوە قەتەر و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مسر هەمویان بەشداریان لەم شتە و لەم گفتوگۆیانەدا کردووە. ئەوان ماوەی مانگێکە لە سەرەتا ئەم شەڕەوە خەریکی ئەم کارن، باسی ئەو مەرجانەی ئێستاش دەکەن، بەڵام لە لێدوانەکانەوە ڕوونە کە ئەم نێوەندگیریە کێشەکە لەگەڵ ئیسرائیلەوە تا ئیسرائیل مەرجی دیکەی هەیە، هەرچەندەکە حەماس و مقاومە رازین بەوەی ئەم کارە بکرێت، بەڵام وا دیارە ئیسرائیل چەند مەرجێکی سەختی داناوە تاکو ئەمڕۆژ قسەی ئەوە دەکرێت کە ئەوان ئامادەن، یعنی ئەگەر کەمتریش بێت لە 3 ڕۆژ مقاومە رازی بووە، بەڵام نەیانتوانیوە بگەن بەم ڕێکەوتنەوە هیچ پێشاتێکی دیکە نەبووە سەبارەت بەم بۆتەکەواتە ئەو مەرجانەی کە ئیسرائیل دایناوە ئەوانە سەختن و مقاومە لە یەکەم ڕۆژەوە مەرجەکانی خۆی نەگۆڕی و بە هیچ شێوەیەک و مەرجەکانی ئیسرائیل چین؟ ئیسرائیلەکان هەموو ڕۆژێک وا دیارە مەرجەکانی خۆیان دەگۆڕن، هەر ڕۆژە و قسەیەک دەکەن. ئێمە باسی چەند مەرجێکمان کردووە، بیستمانەکە خانەوادەی دیلەکان خۆپشاندان دەکەن و مان دەگرن و داوا دەکەن کەوان کێشیان نییە ئەگەر تەواوی دیلەکانی فەڵەستین بەرامبەر بەو دیلانە ئیسرائیل بگۆڵدرێنەوە، بەڵام وا دیارە حکوومەتی ئیسرائیل ئامادە نییە ئەم کارە بکات. ئەمە دوا دیارە ئەوان ڕازی نەبوون حکوومەتی عراق حکوومەتی ئیسرائیل ببورن بەم کارە. ئێمە دەبیستین کە مقاومە لە بەرامبەردا ئامادەی تەواوی تێدا لە هەر بارودۆخێکدا بێ بە هەر مەرجێک بێت ئاگربەست ڕابگەین و هەروەها دیلەکان بگۆڕنەوە. ئەوان کێشیان لەگەڵ ئەم بابەتەدا نییە، تەنانەت دەنگی ئەوەش هەبووە چەند خەڵکێک لەوانەی کە کاریگەریان هەیە و لە پێگەی سەربازی گرنگدا بوون لە نێو ئیسرائیل گوتویانە نەخێر ئێمە لەگەڵ ئەوەین کە تەواوی دیلەکانی فەڵەستین ئازاد بکەن بۆ ئەوەی ئەوانیش تەواو دیلەکانی ئیسرائیل ئازاد بکەن و پێویستە ئێمە ئەم کارە بکەین، چونکە ئەگەر وان نەکەین دەبینین خەریکە ئێمە شکست دێنین، دوای نزیکەی 100 ڕۆژ خەریکە لە هێرشەکانمان شکست دێنین، شتێکی وامان نەکردووە لە بەدرێژایم ئۆپەراسیۆنە سەربازی کە ئەنجاممان داوە. ئەمە لە لێدوانەکانی ئیسرائیلیشدا بە ڕوونی دیار بوو کە ئەوان نەیانتوانیوە ئامانجەکانی خۆیان بپێکن و هەوڵی شتێک دەدەن کە بە ڕوونی بۆ خۆشیان نازانن چییەوە. دەستکەوتمان چییە لەم شەڕێکە ئێستا ماوەی 100 ڕۆژە بەردەوامە، ئەو دەنگانە وردە زۆر دەبن و لە نێو ماڵی ئیسرائیلی داوا دەکەن کە ئاگربەست بێت و دیلەکان بگۆڕنەوە و هەروەها شەڕش کۆتایی پێبێت. ئەو دەنگانەی کە کاریگەریان هەیە و کەسانی شارەزای سەربازین بەشێکیان لە نێو حکوومەت بوون، تەنانەت بەشێکیان سەرۆکوەزیرانی پێشووتر بوو، بەشێکیان لە سوپا بوون، بە هەمان شێوە یعنی لە بەرپرسانی دیکەش ئەم قسانەیان کردووە و داوایان کردووە گفتوگۆ بکەن و هەندێکیان لە قەتەر ئێستا خەریکی گفتوگۆ کردن و داوای ئەوەیان کردووە کە پێشنیازی دیکە بکرێت بۆ گۆڕنەوەی دیلەکان، کەواتە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی ئیسرائیلە. بەڵێ بەڕێز حەموری، لە ساڵی 2005 سوپای ئیسرائیل لە کەرتی غەزە کشاوەتەوە، خۆی کشاوەتەوە، دواتر دۆخەکە گەشتەمەی کە ئێستا کەرتی غەزە وەکو ئیسرائیل خۆڵێ بۆ بەسەرێشە بۆی گروپێکی تێدایە کە خۆیان ئەڵێن گروپێکی تیرۆریستی و هێرشی کردوونەتە سەری دیانەوێت لە ناوی بەرن بە هەموو شێوەیەک بە هەر شێوەیەک بێت، گرنگ نییە بەلایەنەوە گرنگەوەی کەوان دانەوێت حەماس دەناو بەرن. پێتان وایە جارێکی تر ئیسرائیل ئامادە بێت کەرتی غەزە بەجێ بهێڵێت؟ هەرچەندە ئێستا دەڵێن ئێمە کاتی حەماسمان لە ناوبرد کەرتی غەزە بەجێ دێڵین، بەڵام پێتان وایە بەجێ بێڵن؟ من دەمەوێت بەر لەوە شتێک ڕوون بکەمەوە کە غەزە بە درێژایی کات بۆ داگیرکار کێشە بووە،
بەر لەوەی ئیسرائیل شەبێت غەزە بۆ ئیسرائیل کێشەیەکی گەورە بۆ تەنانەت یەکێک لە بەرپرسە گەورەکانی ئیسرائیل گوتی کە من هیوایەکی زۆرم هەیە و هیوا دەخوازم کە بتوانم ڕۆژێک لە ڕۆژەکان چیتر غەزە نەبینمەوە واتە دەریا غەزە قوت بدەت و غەزە نەمێنێت کەواتە ئەم بابەتە پەیوەندی بە حەماس و بوونی حەماسەوە نییە لە دوای 2005ەوە بەڵێ ڕاستە ئیسرائیل بۆ خۆی کشاوە لە نێو غەزە و هێزەکانی لەو ناوچەیە نێژ بەڵام لە ڕووی کردداریەوە داژکاری لە غەزە هەر هەبوو کەواتە ئەوان ڕاستە کشتنەوە بەڵام گەمارۆیان دابوو ئەو ناوچەیە بە درێژایی ئەو کاتە لەو کاتەوەی کە هێزەکانیان کشاندۆتەوە کۆنتترۆلی سواردەوری غەزەیان کردبوو تەواوی دەواازەکانیان داژیر کردبوو دەستیان بەسەر هەموو ئەو شتانەدا گرتبوو کە بۆ غەزە دەهات کەواتە ئەمە شەر داگیرکاریە هیچ جیاوازیەکی نییە شتەکە زۆر ڕوون بوو کە ئەوان دەستیان لە هەموو شتێک و لە ژیانی خەڵکی غەزە وەردەدات دوجار ئەمەش هەر گەمارۆیە و هیچ جیاوازیەکی نییە خواردن خۆراک هەر شتێک کە پەیوەندی بە ژیانەوە هەبێت ئیسرائیلەکان ڕێگریان لێ دەکردکەواتە داژیرکاری ڕۆژێک لە ڕۆژان کۆتایی ناتۆ هەمیشە بەردەوام بووە ڕاستە ئەویان جێهێشت بەڵام داژیرکاریەکە هەر بەردەوام بوو نزیکەی یاوەتە غەزەیان کردبوو بە شوێنێکی گەمارۆدراو ئەمە ئەو شتەیە کە ئەمڕۆ ڕوودەدات دەرەنجامی ئەمەیە بەڵێ بەڕێز زیاد حەمووری شۆڤەکاری سیاسی لە قودس بە سکایپ لەگەڵماندا بووی سپاس بۆیەوە